هیچ جیلێک هیچ وەچەیەکی مرۆڤایەتی بەقەر ئەم وەچەی ئێمە خۆشیان نەبووە. سترێس یعنی پەستان و گوشینی دەرونی ئەوە یەکێکە لە هۆکان کە بۆ بەهۆی ئەوەی نەخۆشی زۆر بێت. هەمان ئەو خەوەی لە کاتژمێر دەی شەو هەتاوەکو شەشی بەیانی ئەخەوی وەکو ئەو کاریگەریە کە لە کاتژمێر دوی بانی هەتاوەکو دەی بەیانی ئەخەوی بەهۆی مۆبایل و بەهۆی ئینتەرنێتەوە زۆر درەنگ ئەخەوێ، یعنی شەو ئەکا بە ڕۆژ ئەکا بە شەو. هەندێک جەستە هەیە کە پێویستە سعات دەبخەوێت، هەندێک جەستی تر هەیە پێویستە سعات نۆبخەوێت. گرژی ئەکا، ناڕەحەتی ئەکا، بۆی هەیە جۆرێک لە بێتەحەمولی و تووڕەیی بۆ دروستکە. پێویستە ئەکات کە ئەم تیشکەشینە لە خۆمان مەنعەکەین کاتێک کە ئێمە بەرەو خەو ئەچین. ئەوەی کە بەناوبانگە وەکو ڤالیۆم و ئەوانە ژەهرە بۆ خەو. تێکچوونی خەو چارەسەری نەخۆشیە دەرونیەکان زەحمەتترەکە. ئەوەی کە پێڵەن ڕەبوو هەناسەت پڵنی بەردەوام بەهۆی حساسێتەوە فاکتەری دەرونی زۆر دەوری هەیە. خۆیمە لە ژیانێکی مۆدێرنا ئاژین ئەبێ شتێ بکەین بۆی کە بتوانین لەگەڵ ئەم ژیانە هەڵبکەین.